بەهۆی دەستپێنەکردنەوەی خولەکانی کوردستان بە تایبەتداستی فێرەکان بە ناچاری یانەکان خولی تۆپێ بۆ یانەکانیان دەکەنەوە. یانەی ئاشتی بۆ یەکپەکەوتنی چالاکیەکانێکی تۆپی کوردستان خولێکی تۆپی بۆ فێرگەی یانەکانی سلێمانی دەوروبەری کردە و هەردوویانی دەربەندیخان و سیروانی شارەزووریش گەیشتنە كۆتایی. پێشە بەڕبوونەوەی هەردوویانی ئاشتی و سیروانی شارەزوور یانی دەربەندیخان سەرکەوتنی بۆ یاری كۆتایی مسۆگەر کردبوو. دو یاریکی بێز و پڕچێش لە نێوان هەردوویانە کاتی یاسایی بە 2 گۆڵ بۆ دوولا بە كۆتا. دواتر بە لێدان یەکلاکرەوە فێرگەی شارەزوور توانی بە 5 گۆڵ بەرامبەر بە 4 گۆڵ لە فێرگەی ئاشتی باتەوە و گاتە یاری كۆتایی. سەبارەت بەکردنەوەی ئەم خولە گەڕێتەوەی کە هەموو ساڵێک لەم کاتانە خولی یانەکان بڵێن فێرگەکانی کوردستان ئەکرایەوە بەهۆ بۆنەی نەخۆشی و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە ئەو خولەش ڕاگیرابوو. ئێمە باشمان زانی بۆەوەی کە ئەو فێرگانە منافەسەیەک و یاریزانەکان هەر تەنیا ڕاهێنان نەبێ بۆ ئەوی خولێ بکرێت و بۆ یەرکابارەیەک دروست بێ هەوڵمانە ئەم خولە بکەینەوە کە پێکهاتبوو 9 فێرگا لە فێرگەکانی ناو سلێمانی و دەرەوەی سلێمانی. بەڵێ بە تاکید نەکردنەوەی خول و نەبوونی دەورەکان تەسیرێکی زۆر ئەکاتە سەر هەم فێرگەکان و هەموو ئاستەکان، چونکە بەڕاستی ئەگەر تەنیا بەس تەمرینکردن و یاری ودی بێت هیچ چێژێکنی و هەم ئاستی یاریزانەکانیش دەرناکەوێت. خۆی هەموو ئاست و ئەو هیلاکبوونەی کە ڕاهێنەر و فێرگەکان دەیکەن پێویستە لە منافەسەیەکە لە خولێکە دەربکەوێت. توانیشمان هەموو یاساکانی تۆپی پێی یەکی تۆپی کوردستان لەم خولەیە بەجەستەکەین.